دينا وسر سفر القرآن لبر روشنایی 16 آياتي سورة نون سورة قلم لآياتي حفظة وبو آياتي سيوسي باسكين إن شاء الله بو تدبري كدوين باس ما انكرت وثمان قرنق لقرآن خوندنا إنسان قولة يعني قرآن كأخوان ريه ورجيري وكو علمك انجا فهمه دوای لێکۆڵینەوە ئەنجامدانی کارە پێی واتە تەطبیقکردنی ئەو نەظەریەیە یان بڵێن ممارەسەی ئەو فکرەیە یا بە نەظەری ئیسلام بڵێن عەمەل صالحاتی ئەو ئیمانەیە کە هێناومانە چۆن لە سیاسەتا پێوترێ نەظەری و تەطبیق لە فکرا پێوترێ فکر و ممارەسە لە ئیسلامیشا پێوترێ ئیمان و عەمەلی صالح ئیمانمان هێناوە بە ئەمەی قورئان پیرۆز فەرمایشتی خوای گەورەیە هەمووی حەقیقەتن چیرۆکەکانی هەمووی ڕاستن بۆ ئەوە هێنراونەتەوە کە ئێمە دەرسیان لێوە وەربگرین چیرۆکەکان زۆر جار تەشبیهی قورئانیان تایە لێکچووەکان دوو تەرەفن تەرەفێکیان زۆر صیفەتی لە تەرەفێکی تر ئەچێ بۆ ئەوەی خوای گەورەوامان پیشان بدە کە چۆن چارەنووسی ئەو تەرەفەوە بووە چارەنووسی ئەم تەرەفەشیان ئەگەر بە هەمان صیفەت و سیماتیا بڕوا ئەو کاتە ئەویش وای لێ دێ بۆیە تەماشاکەین خوای گەورە کە باسی پیاوچاکانەکە سیرەیان باسەکە صیفاتیان باسەکە یان عەقیدە و عیبادەت و ڕەوشتیان باسەکە دوایی خوای گەورە فەرمێ بەو شێوەیە من پاداشتم داونەتەوە کەوا بوو ئەگەر خەڵکێکی تریش بەسەر هەمان ڕەوشتا بڕوا ئەو پاداشتە وەرەگرێتەوە هەروەها بەعەکسەوە خوای گەورە جاری وا هەیە نمونەی ئینسانێکمان بۆ دێنێتەوە لە قورئانە یان قەومێک گەلێکمان بۆ دێنێتەوە کە پێغەمبەرانی خۆیان بە درۆ خستۆتەوە یان زەکاتیان نەداوە یان خێر و خێراتیان نەکردووە یا بێڕەحم و بەزەیی بوون یان لە کێشان و پێوانە خیانەتیان کردووە لە خەڵکی خوای گەورە چارەنووسێکی ڕەشی بەسەرا چەسپاندوون لە هەمان کاتی شایکاتەوە بە پند و ئامۆژگاری بۆ ئێمە کە ئەگەر ئێوەش ئەو سیرەیە بگرن هەمان چارەنووسدان هەیە جا ئەمڕۆژ یەکێک لە چیرۆکە کورتەکانی قورئانە کە عیلاقەی هەیە بەسەر زۆر صیفەت لە صیفەتەکانی هەموو ئینسان زۆر جاریش هەروتومە زۆر ضروریە ئەو کەسانەی خوێنەوارن دائیمە بگەڕنەوە سەر قورئان فێر بین چۆن ئەم قورئانە بەرنامەی ژیانە قورئان ئەو لایەنانەی کە تایەتی لەگەڵ هەموو ئینسانەکە هۆرمۆنەکانی لەشی لەگەڵ ڕەوشتی دامەزراوانە دائەڕێژێ بەڵام کتێبی تروان نییە تۆ بە یەکێک دەڵێی فی سەبیل الله کاتت خوا 50 دینارمان بدەرێ بە خێر یا 100 دینارمان بدەرێ بۆ خێر بۆ فڵان کەس بەخوا محتاجە و حاڵی وایە و ئەمانە بەڵام لە قورئانە خوای گەورە ئەوەش دێنێتەوە ئیضافە لەسەر ئەویش ئەیترسێنێ تەشجیعیەکە هانیەدا فێریەکە کەوا زەخیرەیەکی قیامەتی بۆ ئەبێ ماڵەکەی نافەوتێ ئەمەش یەکێکە لەو ئوسلوبانە شێوازی قورئان بۆ چارەسەرکردنی ترس بۆ چارەسەرکردنی بەخیلی پیخکەیی چاوچنۆکی پارەویستن زۆر خۆبەستنەوە بە دنیا جوێنەدان بە مافی خەڵکی تر ئەمانەمان هەموو فێرەکە کەوا چۆن عیلاجی ئەم دیاردە دزێەوە کۆمەڵایەتیانە بکەین کە لە کۆمەڵگاکەیە دروستە بنەوە